ها خاتون جان تۆڵێکی وڵا کاکتۆر خەسوو خەزورم تێگەشتون و بەردەوام متابعی بەرنامەکەی تۆکەن زۆر سقیان بە قسەکانی تۆ هەیە من دڵنیام گوێتان لێ ئەگرن چونکە ئەوان شارەزایەکی تەواویان لە پەروەردەکردنی مناڵا وەک تۆ نییە وا گەشتەکانیان بۆ ڕوونکەیتەوە دڵنیام پێیان خۆشە بێت وڵاو مای دڵخۆشی ئەگەر ئێمە بناسن و جوان لە بەرنامەکان گرتە بێ و ئێمەش خۆچی لە خزمەتی و خەڵکەیە بێ بەخوا شتێکی غەڵەتیان پێ ناڵێن و من مەناعەتم نییە بەسەر چاو لەگەڵ یا قساکەم و چیش خێر بێ وەکو بڵین باش بێ ئیشاءڵڵا هەر ئەوەش دەرەچێت. دەڵێ کاک دکتۆر من یعنی سێرم لێ ئەمە هەرچی هەڵە سێودانی شێ ینی لە قسەی دایکم و باوکم بێزارە بێ نازانم یعنی بۆ ئەوەنە بە قسەی ئەوان تووڕە بێ و یعنی خۆی گرژەکە وەڵی چەندێک مناڵەکانیان خۆشە ئەوەش ڕێز لە تۆ گرن و تۆشیان خۆشێ من قەت بڕوا ناکەم دایک و باوکم بەخوا گوناحیان چییە لەو بڕوایمە بە قەت ینی بێڕێزیە بەرامبەر بە تۆ بکەنیان خوا نەخواسە تۆ لەبەر چاویان کاڵبی دییان تۆیان خۆشنی وەڵی مناڵەکانیان چەند خۆشەوەنە تۆشیان خۆش خۆم نەوی تۆ ڕقی تۆ خاتونجان وتوتە ڕقییان لێمە نەوەڵا من ڕقم لیان نییە بەڵام کێشەکە ڕقیان لە تۆ نییە نەخێر بەسەوە کێشەکە ئەوەیە ئیشەکە لە من تێگەدەن من پیانەڵێم فلانشت خراپ و فلانشت خراپە نابێت بیخۆن و یان بیکڕن کاتێک زانم خەزورم کیسێکی لەو شتانەی بۆ هێناو نەتەوانێ منجا من حەز ناکەم کە مناڵ تفکات و جنێ و بدات هەر بە بەرچاوی خۆمانەوە چن تف لە خەزور مەکەن لە باوکی ئەەکەن جنێی پێ ئەدەن باوکیان یعنی خەزورم بەدەمیانەوە پێ ئەەکەنێ ئەمەکەی ڕاستە کاک دکتۆر ئەوە تف لە باوکێ بکەن بە قوربان ئەفونکە من سێرم لێ بەڕاستی من ئەوە باوکم سوعبەتیان لەگەڵاکە دوای ئەوەش مناڵ چوزانێ مانای جنی و تفکردن تفکردنی چی ئەسڵەن کاک دکتۆر ئەوە باش بوو بیری خستمەوە تفکردنەکە لە خاڵیانەوە فێر بوو من باشە تو بۆ باسی براکەی خۆن ناکەی یعنی هەر باسی باوکمەکەی وەڵی ئەم تفکردنە لە براکەیەوە فێر بوو لە خاڵیان وڵا براکەی من یەک جار تفی کرد خۆش دەزانی یەک مانگ نەچوومەوە بۆ ماڵی باوکەم تا داوای لێبوردنی کرد بەڵام براکانی تۆ هەر شەڕەتفی لەگەڵاکەن و جنیۆ ئەدات و باوکێ بەدەمیەوە پێ ئەەکەنێ ئیتر بۆ باسی براکەی نەکەی بۆ باسی براکانی خۆت ناکەی دکتۆر یامڵی قسەی سیرەکە بە قورعان یعنی ناحەقم مەگرێگەر تۆزی عەسەبی بم وەڵی ئەمە من سێرم لێ مناڵی 4 ساڵ و 5 ساڵ مانای جنی و تفکردن و ئەنە نازانم پێ دەڵێم ئەڵم خاڵیان فێری کردن دوایەوەش تۆ لە خۆت شتەکە گەورەکەی پێویست ناکات دوو ڕۆژی تر ماوەیەکی کێبییان نەچێتەوە تاو یەکەی وایە کاکشێت کۆژیان وەڵڵا برام لەگەڵ ڕێزم ئەو قسەی ڕاز نییە من بۆم باسکردی ئەڵێ خویە گرتێ بە شیری تەرکی نایی بە پیری هەرچی ڕفتاری هەڵەی ئێمەی گەورە هەیە کاک شێرکۆیی مناڵیە محقولە جاری شتێکێ بە قوربان پێڵێن لایەنی ئەخلاقی مۆڕاڵی لایەنی ئەدەبی ڕاستە من لەگەڵتان لە 100 مناڵی 4 ساڵ و 5 ساڵ و ئەمانە مانای تفکردن و جنێوان نازان معناکەی نازانن بەڵام ئەم مناڵە هەڵە ئەکات ئەگەر ئەمڕۆ تفی لە باوکە کرد باوکە پێکەنی وڵا بە سەعوبەت تێگەی ئەم پێکەنینە تەشجیع ینی هەندانە بڕواوە بێسمێنێ چێتە باخچەی ساوایان ئەچێتە مەکتەب تف لە دادەکەشێکا و تف لە مامۆساکەشێکا پێشبینیەکە ئەویش وەکو باوکە وەکو بابە گەورەی پێ بکەنی و سەعوبەتی لەگەڵا بکە بەڵام ئەوان لی مۆڕە بنەوە لەوانەی گوێی ڕاجێشن ئالێدا مناڵەکە و تووشی سەدمە شۆکە بێ بە قوربان ئەمە بۆ باوکە ڕوونکەرەوە بۆچی تووشی سەد مابێ چکە لە ماڵەوە تفی کرد و جنێوی یاوە پێکەنیون و سەعوبەتیان لەگەڵا کردو و گوێیان نەیاوەتێ ئەویش حەزەکە پێکەنین تەشجیع هەندانە ئێستا من شتێ بکەم هیچ پێ بکەنی دووبارەیەکەم و سێبارێکەمە ئەچێ بۆ ئەوێ لە دەرەوەی ماڵیشەوە ئەمە دووبارە کاتەوە بەس لەوێ لێ قوبوڵ ناکەن بە قوربان وەکو باوکە لێ قوبوڵ ناکەن لێدا مناڵەکە کەوێتە ململانەی دەرونی پێیاڵێن سڕاعی نەفسی بۆچی ململانی دەرونیە لە ناو نوێشی خوای هێنێ و ئەیبا باشە تفکردن جنێوان غەڵەتە یا ڕاستە غەڵەتە ئەی بۆ باوکە لێ قوبوڵەکە بۆ باوکە پێەکەنی بۆ باوکە سەعوبەتی لەگەڵەکە بۆ باوکە چاوپۆشی لێکە ئەمە ئەڵێ ئەگەر غەڵەتە بۆ بابە گەورە لێم قوبوڵەکە ئەگەر ڕاستە بۆ لە ڕۆزە لێ قوبوڵ ناکەن بۆ لە مەکتەب لێ قوبوڵ ناکەن ئەم مناڵە پێ حەل ناکرێ ئەم سڕاع ململان گوناحە ئەم مناڵە بۆ خەیتە ناو ململانی دەرونیەوە بە قوربان ئێمە کاڵین قسە لەگەڵ باوکە دەکەین ئەمەی بۆ ڕوونەکەی نەوانێ ئەڵێن تۆ مناڵەکە و کە لێرە چاوپۆشی و لێ کرد لە باخچەی ساوایان یا لە دەرەوە لە قوتابخانە لە کۆڵان چاوپۆشی لێ ناکەن لەوێ ئەکەوێتە بەر هێڕش و لۆمە و ڕەخنە و پلار و تیر و توانجی کەسانی تر بە قوربان لێنای کێشەکە ئەمەیە کە تۆ مناقەشی لەگەڵاغی بەم شێوە مناقەشی لەگەڵاغی ئێ بە قورعانەوە مناڵە وردە ئیتە هەر تفەکات فێری ئەو خۆراشی نابێ چکە نایزانێ مناڵ نازانێت تفکردن باشە یا خراپە ئەبێ ئێمەی گەورە بۆی ڕوونکەینەوە
والله خاتونە لەسەر حەقە ڕاستە لە ماڵی ئەوانی بەزەوەڵێ من براکەم جارێک وای کرد یەک مەنگ نەچوم بە ماڵیان مانای وایە سنوورێکی بۆ داناوە مانای وایە جارێکی براکی دووباری نەکردێتەوە بەڵام تو ئەوە ناکەی تۆ گوێی نایتێ تفەکە شتەکە باپیری وەکو سوعبەت و یاری و دەستبازی لەگە بەس نازانێ ئەما بێ بەشێ لە کەسێتی نازانێ ئەمە دووبارەیە کاتەوە نازانێ لە شوێنی تر کۆپیە کات ئێمە کێشەکەی براکە